بەڕێزان لەرکەن سلااوان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر بەدارتان شادەبمەوە لە پایتەختی کوردستانەوە بۆ ئەوەی کە پرۆگرامێکی تری دەپرسیارتان پێشکەش بکەم خەریک بڵام بەرنامەی لەگەڵ ڕەنج ئینشاڵڵا دوای دەپرسیار و دوای هەڵبژاردن ئینشاڵڵا گەڕێمەوە خزمەتتان ڕۆژانەش ئەزانم زۆرێکتان چاوەڕێ و بەرنمەیان لەبەرەوەی بەرنمەی بەدواداچوونی کێشەکانی خەڵکی ئەم وڵاتەیە بەڵام لە هەمان کاتدا ئەم بەرنمەیەش لە وادەی هەڵبژاردندا بە بەرنمێکی زۆر پێویستی ئەزانم بۆ ئەوەی کە دەرفەت بڕەخسێنین بربژێری حزبەکان بەبێ جیاوازی بتوانین هەلومەرجێکیان بۆ دروست بکەین هەم تعبیر لە بیر و ڕاو بۆ چوونە سیاسیەکانی خۆیان بکەن هەم کارنامە و بەرنامەی حزبەکان بۆ ئایندە لە پەرلەمانی عێراقا بخەنە ڕوو هەم ڕوانگە دەستوریەکانی خۆیان باس بکەن هەم باشتریش لە ڕێگایان پرۆگرامەوە ئاگامان لە سیڤیەکانیان بێ ئەم شەویش بە خۆشحاڵیەوە خات و دکتۆر کەنار فازل هیدایەت بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێری پایتەختی کوردستان میوانمە با بەڕێز خات و دکتۆر کەنار فازل هیدایەت فەرموو. یاخوا بەخێر بێ باشی سپاس دەکەم مەمنون بەخێر سەر چاوەکانم لەگەڵ بانگە شەوشتا وەڵاهی ئەوە بە هەموو شێوەیەک هەوڵی خۆمانە دەین زۆرترین دەنگ بەدەستبێنین ماندوون یا خۆشە وەڵا ئەزمونێکی زۆر خۆشە زۆر تایبەتە بەڵام ماندووشین بێگومان لە بواری تەندروستی ئەوە بۆ دەردی خۆتان ئەڵەن پۆلتیکس سیاست ئەرە وڵات چونکە من زۆر حەزم لە سیاسەتە زۆرم پێ خۆشە و زۆر خۆشحاڵم کە ئێستا توانیم ئەو ئەزمونە بینم پێش ئەوەی دابنیشی چی بۆ گەنجانەڵە یەک ڕستە بەخێر بێن سلااوتان لێبێ سلااو لە یەکێتیەکان زۆرم پێ خۆش بکە ئامادەن سەر فەرمە دکتۆر بەخێر سەر چاوەکانم بەخێر بێ دکتۆر سەرچاوەکانم بینەرانی بەڕێز وەکو عاتی هەمیشەیی پرۆگرامەکە با سەرەتاش زیاتر ئاشنای کار و تایبەتمەندیەکانی دکتۆر کەنار فازل هیدایەت بربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان ببین لە سیڤیەکەیدا بفەرمونون. دکتۆرە کەنار فازل هیدایەت لە شاری هەولێر لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بەکەلۆریۆس و ماستەرە لە دەرماسازی و بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکانە لە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی سەندیکای دەرماسازانی کوردستانیشە. هەروەها ئەندامی لیژنەی باڵای وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکان و بەرپرسی کۆمەڵەی خوێندکاران بووە لە وڵاتی هۆڵەندا. دکتۆرە کەنار لە هەولێر و لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کاندیدا. ئەو دەڵێت جیا لە زمانی دایک زمانەکانی ئینگلیزی، عەرەبی، هۆڵەندی و ئەڵمانی دەزانم و دەمەوێت لە بەغدا کار لەسەر هاوتاکردنی موچەی هەرێمی کوردستان و شایستە تەندروستیەکانی هەرێمی کوردستان بکەم. من وەکو ژنێک ئەگەر متمانم پێ بەخشرێ ئەوە یەکەم شت ئیشی لەسەر بکەم لە پەرلەمانی بەغدا ئەوەیە هاوسەنگیکردنی مافەکانی بە تایبەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ خەڵکی عێراق و موچە و دەرماڵەی پێشمەرگە کە هاوسەنگ بێ بە سەربازێکی عێراقی و ئەو مافانەی ئێمە هەمانە بە تایبەتی وەکو خۆم لەبەرەوەی وەکو دەرمانسازێک و لە بواری تەندروستی ئەزمونم هەیە ئەوە دەمەوێت کار بکەم لەسەر تەندروستی بە تایبەتی ئەو شایستانەی کە تایبەتن بە وەزارەتی تەندروستی لە بەغدا بەدەستی بێنین. ئەو کاندیدەی یەکێتی باز لەوە دەکات لە بەغدا کار دەکات لەسەر دابینکردنی سەدا 17 بودجەی تەندروستی بۆ هەرێمی کوردستان و کاری سەرەکیشی بیمەی تەندروستی هاونیشتیمانیان دەبێت. 17 بودجە کە تەرخان کراوە بۆ تەندروستی بۆ دەرمان و پێداویستی پزیشکی و یان ئەو پێداویستیانەی بۆ خاوەن پێداویستیە تایبەتیەکان بەدەست بێنین بۆ هەرێمی کوردستان و کاری خۆم بە تایبەتی لەسەر جێبەجێکردنی بیمەی تەندروستی دەبێت کە زۆر پێویستمانە کە لە 4 ساڵی داهاتوو ئینشاڵڵا دوای 4 ساڵ داهاتوو بە بیمەی تەندروستی کۆتایی دێت. دکتۆرە کەنار لە ساڵی 1998 چووەتە دەرەوەی وڵات و لە ڕێخستنەکانی یەکێتی کاری کردووە و هەر لە تاراوگا خوێندوێتی. ئەو ساڵی 2013 گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان و
هەمان ساڵ لە وەزارەتی تەندروستی دامەزراوە. ماوەی 2 ساڵ و نیوە بووەتە بەڕێوەبەری پەیوەندیە گشتیەکانی وەزارەتی تەندروستی و وەک خۆی دەڵێ ماوەی 3 ساڵیشە لە زانکۆی سلێمانی هەفتەی ڕۆژێک وەک مامۆستا کاری کردووە. بەڵە بەرەزان ئەوە CV دکتۆر کەنار فازلی دایەت بوو. ئێستا دەنگدەرێکی جەنابیان لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ چەند حیزبێکی ترا هەم باسی کارنامەی یەکێتیەکە هەم وەڵامی ئەو ڕەخنانەش ئەداتەوە کە لە حیزبەکەی گیرێت بە ئەو بڕگەی ناو ئۆتۆمبیلەکەش ببینین و دەستەکەم بە گفتوگۆکەم فەرمونون. بەڕەزان سلااوان لەبێ دیارە لەم کەشە سەوز و بەهاریەیە مناقەشەیەواکەین کە کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان میوانمانە خاتو دکتۆر کەنار بۆیە چەند دەنگدەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕان و هاوکات پارتی لەگەڵ من ئەوەی کە لە دەنگدەری پارتیە کاک سیروان تۆفیقە هەروە کاک سەینزار دەنگدەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاک بیلال حەمەد گۆڕانە. ئێستا شەربەتەکەتان خۆنەوە گفتوگۆکەمان دەست پێ بکەین باشە؟ خۆمولایەکتان بەخێر بێن. کاک سەینزار ئەمەوێ پێم بڵێ بۆچی دەنگەدەی بە یەکێتی نیشتیمانی کوردستان؟ لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە قناعەتی من و قناعەتی زۆربەی خەڵکی کە دەنگدەریشە حزبێکی مەبدەئی نیشتیمانی بەڕاستی ئەو یەکێتی بەڕاستی ئەو حزبەیە کە پێی وترێ یەکێتی نیشتیمانی کوردستان مەبدەئی حزبێکی نیشتیمانیە و خاوەنی 22,000 شەهیدە و لە زۆربەی حزبە سیاسیەکانی کە هەش ئەوڕۆ لە ساحی کوردستان خاوەن شەهیدی زیاد. یەکێتی لە بانگەشەی ئەم جارەیە باسی ئەوە کاکە ئێمە خەریکی پیشاندانی جوانیەکانی خۆمانە بین نەک ناشرینکردنی خەڵکی تر. تا ئێستا پێ وایە لەم کەمپەینەدا براون بۆنە ئێمە خەریکی ئەوە دەبین لە ڕابردوو چیمان کردووە دوای 90 ساڵی 91 یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند توانێتی ئەو ئامانزانەی کە لە پێڕە و پرۆگرامی مبدەئی تێکێتیدا هەبووە جێبەجێ بکە بە هەموو ئەو ناڵێم ئێمە هیچ لایەنەکانی ترەتوان بە بەهێرشکردنە سەر یەکێتی بانگەشەی خۆیان بکەن نەخێر ناتوانێت هەمویان نەشتەر لە یەکێتیەدا نەستەکەی بە کۆی گشتی هەوەی هەمیان زیاتر ناقی بەرامبەرتانەکە هەموو ئەو هێزانی کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاد بووینەوە زیاتر دیارە پارتیش لەوان بەدەرنیە کە هێرشمان دەکەنە سەر بەڵام ئەوە خەڵەن ئێوە لە یەکێ لە پارتی خەڵک نەخێر ئێمە لە ڕووی مێژووە پارتی دیموکراتی کوردستان کات لە ساڵی کۆتایی بە شۆڕشێنە ئێمە لە نەبوونی شۆڕشەوە جارێشتە شۆڕمان هەڵی پساندەوە. زۆر باشە ئەو لایەنانەی تر بۆ لە ئێوە دەدەن بۆ ئەوەی وا لە بە خەڵک نیشان بە خەڵک لەگە ڕێزم بۆ هەموو خەڵکی کوردستان خەڵکی کوردستان چاواشە بکەم بۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزەکە نیشتیمانێتی خۆی لە دەستداوە یا خودت هێزێکە هیچی تر ئەو هێزە دیموکراسی هەستەکەی شتی لە ئێوە ئەدای ئەوان لە ئێوە نیشتیمانی تر بووە هیچ کامێکیان لە یەکێتی نیشتیمانی کوردستان نیشتیمانی تر نەبوو. بۆ ئەوەندە دڵنیای کە یەکێتی ئێستش تاکە هێزی نیشتیمانی نەبێت بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز بەداخەوە سەرکردەیەکی گەورەی گەلی کوردمان لە دەستدا بەڕێز مامزەلال یەکێتی نیشتیمانی کوردستانی دروست کرد لەگە هەواڵەکانی ئەو هێزە مامزەلال کاریزمایەک بوو هەموو دووەلی عەرەبی و شەرق ئەوسەط و ئەمریکاش بە لە دەستدانی ئەو پیاوە لە باشە بێتەنی یەکێتی بەرامبەر بۆ هێرشانەیە کرێتە سەری کاریگەری لەسەر دەنگەکانی نابێ بە نەگەتیڤ بە خراپ ئێمە لە سەرتادا وتمانە کەمپینی ئێمە ئەمجارە هێرش ناکەین هیچ لایەنێکی کە هێرشمان نەکاتە سەر هەتا ئەو کاتە بێدەنجین کە هێرشمان نەکرێتە سەر بەڵام گۆڕان و نەوەی نێو هاوپەیمانی و بە دەرەجەیەکی شتەوەتت پارتی بۆچی هێرشەکەنە سەریەوە پێیان وایە ئەگەر هێرش نەکەنە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵک کارە جوانەکان یەکێتی دەبینیتەوە دووبارە دەگەڕێتەوە بۆ لای یەکێتی کەمینە دەبێت کەواتە هێرشکردنە سەر یەکێتی کاریگەری دەبێت لەوەی کە خەڵک چاوەش بێگومان خەڵکانێکی زۆر هەیە هەتاوەکو ئێستاکە زۆربەی ئەحداسە سیاسەکانی لە کوردستان ئەوڕە تێپەر دەبێت بەسەریدا زان نەبووە یا خۆت بۆی ڕوون نەبووەوە. باشە بۆچی ئێوە کاک
بیلال حەمەد وەکو دەنگدەرێکی گۆڕان بەڕای تۆ بۆچی حیزبەکەی تۆ باسی دەستکەوتەکانی خۆی ناکا بۆچی خەریکی لێدانە لە یەکێتی یا لە حیزبەکانی تر بە پێی قسەی کاکسەی نزار کە گەنجێکی یەکێتیە و ئەڵێ لە شاخ کاتی خۆی خوا لێ خۆشبوو مامزەلالی ژناوی ناوە. بەڵێ سواز بۆ بەرنامەکەدان بستنەوەی گۆڕان بەرنامەکانی خۆی بەرنامەکانی خۆی بۆ وەزیرەکانی داهو باس کرد لە ڕێی کێنێنەوە بەڵاو کراوەتەوە دەربارەی ئەمە چۆن بۆ بێ دەنگمی کاتە سەتاپەنجاویی خاچی کوردستان بە ماوەی 24 ساعت نابێت تەسلیل بە جێشی عێراقی دەکرێتن کاتێک دووجار شەنگات تەسلیلی بە جێشی عێراقی حەش شعبی کراوە کاتێک نەفت بۆ چەند مافیایەکە و بۆ هاوڵاتی بوون نەبێتن کاتێک لە شەقامەکاندا مامۆستا بەرشا بدرێتن کاتێک لە سلێمانیدا و لە هەولێریشدا ئازادی دەبێتن ئازادیەکان وایە هەردێک لە سلێمانی بۆ نییە ئازادی لە ناو سلێمانیشدا مامۆستایاندا لێ درای و ساری مامۆستایاندا سوێندرایە خۆ پیشاندەران لەوێژ دەشدا ئازادیدا بەڵام وایە لە سلێمانیدا زیاترەکە گورە حکە بەرامبەر بە سلێمانی بکەین لە جێ دەسەڵاتەکەیوەدا بەڵام لە هەولێردا وانە لە هەولێر لە ئافرەتدرا لەژێر دەسەڵاتەکەی پارتی دیموکراتی کوردستان لێدا بەرپرسیارە چونکە لەناو دەسەڵاتەکەی پارتی دیموکراتی کوردستان لە ئاسایش بۆ باسی بەرنامەکانی خۆتان ئێمە باسی بەرنامەکانی خۆمان کردووە کە لە بەرنامەی ئێمە لە حکوومەتی عێراقیدا زیاتر هەوڵی پێ دوایە گۆڕان جیاوازی و دیموکراتی زیاتر لەمان پێ قبوڵەکرێت بەڵێ چی وات لە یەکا مەسەڵەن قەنەعاتت دوابێ قەناعاتی من وایە کە بستنەوەی گۆڕان بردنە پێشەوەی گەنجەکان بردنی پێشەوەی سەرۆکی پەرلەمان دکتۆر یوسف محەممەد بردنە پێشەوەی باسی قبولکردنی بیرۆڕاکەم بۆ نمونە بەڵێ بۆ نمونە ئەو ڕەخنانی لە یەکێتی و پارتی دەگیرێت مەسەلەن لە بزوتنەوەی گۆڕان بگیرێ هەمان هەڵوێستی ئەمانی نابێت نەخێرا هەڵوێز نابێتن تاکیدی لەوە تاکیدی باشە ئێوە ئەتوانن وەکو پارتی دیموکراتی کوردستان یا پێش هەموو شتە هیچ قسەیەکت هەیە لەسەر قسەکانی ئەوان پاشان ئەم گوتارەی یەکێتی کە زیاتر جوانەکانی خۆمان پیشانێن نەک ناشرینەکانی خەڵکی تر تۆ ڕاد لەسەری چیە؟ زەنی کاگڕند سواز بۆ بەرنامەکەن پێم وایە پارتی هیچ کات هەموو کات پارتی لە بەرگریکردن بۆ لە هێرشکردنەوە هیچ کات پارتی محتاجی ئەوەنی ئێمە هێرشکردن سەر خەڵکی بووی دەنج بێ پایەکەین چونکە ئێمە خاوەن مێژوویەکین خاوەن خەباتێکین مێژووی ئێمە ئەوەنیە لە 46 دەست بە مێژووی ئێمە درێژە پێدەری شۆڕشەکانی بارزانە ئێمە بە درێژایی مێژوو ئەو شۆڕش و سەر مشقانی شۆڕش و بەرخودان وای کردووە خەڵک ئێمە پێویستمان بۆ نییە خەڵک ناشرینکە بۆی دەنگمان بدێ بێگومان ئەوە ئێمە این خاوەن سەرۆکێکین خاوەن پێشمەری خاوەن بەرخودان و بەرگری ئەو وڵاتین خاوەن داستان و هەزارەها شەهیدی ئەو وڵاتین ئێمە خۆم بە خاوەن کوردستان نەزانین لە هەر لە زاخۆ تا خانەقین ئێمە پێویستمان بۆ نیە خەڵک ناشرینکەی ئەوانی کە هێتا هێرشمان نەکەن سەهێرش ناکەن سەرکەس پرسیاری ئەوام کرد ئێستەیەکێتیڵە نابۆتون دوتیژی و هێرش ئەم حملەیە حملەیەکی عەقڵانی نییە مەسەلەن لە حملەیەک نییە کۆپی حملەکانی ئەوروپا بێت دەزانی ئەگەر بتوان ڕای بن شتێکی جوانە ئەگەر تەمەشاشکەی ئێمە ڕاگەیانەکانی پارتی تەمەشاکە هێرشمان نەکردو سەرکەس تەنا هێرشەکەینە سەر ئەو کەسانی بەرپەرچە هێرشە دەیان ئێمە فعلمانی ئەوان ئێمە ڕەدالفعلە بۆ بەرگریکردن لە خۆمانە تا هێرش نەکرێتە سەر کاندید و پارتەکەی ئێمە یا سەرۆکەکەم ئێمە پێویستمان بۆنی هێرشکردن سەر خەڵک زۆر باشە کاک بیلال مەسەلەن هەندێک جار هەندێک لە خەڵکانێک ئێوەی اتهامەکەن بۆی لە هەڵبژاردننی پێشوا پاشکۆی پارتی بوون و هەر خەریکی کۆبوونەوەی ژێربەژێر بوون لە پیرمان تۆڵێکی ئەمە لە ناو دانیشتنەکەی ئێستامانە کاکسەی نزار وای دەگوت ئەو قسەیە دوور لە ڕاستیەوە ئێمە لە بستنەوەی گۆڕان 2009 چونمە بۆدا و هەربژاردە ڕامانگەیان کە ئێمە دەبیت بە ئۆپۆزیسیۆن لە پەرلەماندا دواتریشدا لە 2013 باشە بەڵام کاکسەی نزار حەقی ئەمان نییە کەواتە مەسەلەن ئەمان وەکو ئۆپۆزیسیۆن انتقادی هەڵس و کەوتی حکامی پێشووتر بکەن نەخێرەوە لەبەر ئەوەی ئەوان لە 4 ساڵی ئۆپۆزیسیۆنی خۆیاندا کاری شویان کرد دەستخۆشیانە دەکەم من ئەو ڕۆژە لەگەر کۆمەڵە برادری تریش گۆڕانیش گوتم بریا 4 ساڵەکەی تریش هەر ئۆپۆزیسیۆن بوون لەبەر ئەوەی کۆمەڵک حەقیان نییە ئەمجارەوە لەبەر ئەوەی ئەوانە بەشداری 4 ساڵی حکومڕانی ئارام بوون بە قسەکەی کاک نوشێروان گوتی ئێمە 4 ساڵی داهاتوومان لە حکوومەتێکی ئارامدا بەڕێ دەکەین لە هەمان کاتدا ئەگەر ئەوان باسی ئەوە دەکەن دکتۆر یوسف دەرکرا لە پەرلەمانی کوردستان ئەگەر ئەوان باسی ئەوە دەکەن وەزیرەکانیان نەهێشترا لانی بەرامبەر کە دەرکران و دێگەڵە سنووریان بوو بۆچی وەزیرەکان استیقالیان نەکرد بوو لانی کە موچەکانی وەرنەگرت بیان گودا و موجێ بابگەڕێتەوە داهاتی گشتی وەزیرەکە لە ماڵ و دانیشتە موچەشی وەرگرتیە ئەی ئەو گەندەڵی نییە ئەوە بە شێوازێک تۆ بەرپەرچی گەندەڵی دەدەوێت کاتێکە گەندەڵ بی من کە وەزیر بم لە ماڵەکەی خۆم وەزارەتەکەی بەڕێوە نەبم موچەکەی وەزیر وەگرم گەندەڵ نیم
کاک بیلالەوە پرسیارە بۆ تۆ نەکبووە چونە حکومت بە بەرنامە هاتە دەرۆژ بە بەرنمەیە ناکە ئێمە کە دەرکرای بێ زەحمەت بکەم بەرنامە هاتنە دەرەوە ئێمە کاتێک لە حکومت دەرکرای شتێک بوونی نماکەی ببینە دەرەوە کاتێکدا بەڵام کاتێک تەکلیفی حکومت تشکیل پارتی و هاوازەکانی کە یەکێتی نیشتیمانی کوردستاندا بە شاگردەکانیەوە کە حکومت پێکی داوە ئەوە تۆ بینیمان بمبورە کاکە ڕەنج کاک بیلال هەر زۆر ئەوە دەکا و یەکێتی وەکو شاگرد یاخود نێچێتی واقعەکەی بۆ هەموو کوردستان وەش دەزان نێچێتی پارتی تاوەکو ئێستا کە هەردوو حزبی دەسەڵاتدار ئەگەر باسییان بکەی هێزیان هەیە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لەو حکوومەتە دابکشێتەوە دوو ئیدارەیەکی زەقتر باشتر دیاردەبی ئەمە عاشە هەڵنەگرێشی سەر کوردستانە منێکێتی دووبارە ئاوارەی دەربەدەری سلێمانی دەبمەوە کە برادێکی پارتی دێتەوە هەولێر بەڵام بۆ گۆڕاننا ئێوە لە سەرەتادا لە باتی ئەوەی یەخەی کورسی هەرێمی کوردستان بگرن سەرۆکی هەرێم بگرن یاخود یاساکانی تر پێشمەرگەتان بکرد بووە بە یاساکە 24 کورسیان هەوو لە پەرلەمان سەرۆکی پەرلەمان ئێوە بوو پێشمەرگەی کوردستانتان تەنزیم بکرد بە لەسەر شێوازی لەدایک بوون من و تۆ ئەو کاتە هەمومان دەبووینە پێشمەرگی کوردستان هیچ کەسێک لە دێگەڵە نێدەگوتە یوسف محەممەد مەگەڕێەوە هەولێر لەبەرەوەی تۆ گۆڕانی ئەو کاتە سەرۆکی هەرێم ئەگەر وەڵامت هەیە وەڵام بەرەوە لە بەڵام ئەتو ئێوە بە سەرۆک پاشباوەیان بەڵی وەزیرەکانیشەوە ئەفۆ لە ڕێی سەرش پەرلەمان وەزیری پێشمەرگەی ئەو کاتی کاک مستەفادا هەوڵەشی زۆردا بەڵام لای یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان ڕێگری لێکرا نانێ ئەو هێزت تێکرد بێتەوە بەرنامە لە بەرژەوری سیاسی خوا بەکاری بێنن زۆر باشە بەڵام کاک بیلال لە کۆتایە یەک پرسیاریش بڵێن بە کاک سەینزار ینی بە نسبەت بزوتنەوەی گۆڕانەوە خۆتە زانی ئەوانیش بەر پرسیارەتێکی ئەخلاقیانێ بەرامبەر بە جەماوەرەکان مثلەن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان گوێ نەگرێ بۆ جێبەجێکردنی بەرنامەکانی ئەمان ئایا جگە لە کشانەوە ڕێگایەکی تریان هەیە بە واقعی باشە بەسەر چاو تریان هەیە ڕێگای تر نییە بەڵام بەسەر چاو مەرحوم نەوشیروان مستەفا 4 ساڵی ئارامی یەکسانە بەوەی کە ئیتر تۆ هیچ گوێ لە بەرنامەکانی بزوتنەوەی گۆڕان مەگرە لە پێناوی ئارامیان بەسەر چاو کاکە ڕەنجان من دەڵێم بە بهات بە ئازار تەلەڤیزیۆن لە سەرەتای کە بەڕێزە درێمە پێش سەرۆکایەتی هەرێم بەرنامەمان هەبووە بەڵام یەک ڕستە بڵی بە خەڵک کە پێشوەختە دەبووە یەک ڕستە بڵی چیاڵیت بۆ حزبەکەی خۆم بە خەڵک کە دەنگ با بە حیزبەکە من دەڵێمە خەڵکەکەی خۆم خەڵکێکی نیشتیمانی کوردستان دەنگ بدەن بە مەبدەئیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی یەکێتی بە هەم کاتێک نیشتیمانی بۆ کوردستانی لە هەر پارتی کوردستان جارە پێش هەموو شتێ بۆ حیزبەکەی خۆت خەڵک دەنگت پێ باەک ڕستە بڵی بۆ دەنگ با بە گۆڕان دەنگما پێ دەمە خاک فرۆش دابین وڵاتکردەوە دەبین و وڵات دەژێڕین تۆ چیاڵی کاک ڕەنجە من نەویست تا ئەو برادرانە قساکەم من تەداخولکەم ئەوان ئەو برادرە کە باس لە هێزی پێشمەرگاکە بە هێزی پێشمەرگەی کوردستان یەک هێز بوو داکۆچی لە هەموو کوردستان کرد لە ژێر ڕابەتی جەنابی سەرۆک یەک فەرماندە بوو ڕاستە تاو یەک نەبتەوە بەڵام لە وەزارەت لە پێشمەرگەکان یەک هێزی پێشمەرگەمان هەبوو بەڵام بەداخەوە ئەو حزبی ئەو برادرەیە کە ڕۆژێک سەردانی سەنگەرەکانی نەکرد شەهیدێکی نەدا ئامادەن سەردانی پرسەکە وەزیری پێشمەرگەکان ئەوە بۆ چونکە دیتشمان چۆن ڕایکە ڕسمەکانیان بڵاو بۆ چۆن ڕایەکرد ئەوە هێزی پێشمەرگەی کوردستانە کە پێکاتوە لە پارتی و یەکێتی حزبەکان کە داکوچی لە کوردستانیان کردووە خەڵک دەنگ بە پارتی بۆ پاراستنی شکۆی کوردستان بۆ پاراستن و کەرامەتی خەڵکی کوردستان دەکەم بنەرانی بەڕێزەچینە ستۆدیۆ بۆ لای خات و دکتۆر کەنار کاندید یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ دووبارە سڵاوتان لەبێت دیارە باشە ئەم شەویش دەنگدەرەکان هەروەکو شەوانی تر گفتوگۆکان هەیە من بوو دیارە بەڕێزان دکتۆر کەنار پێشووتر بینەرێکی جددی بەرنامەی لەگەڵ ڕەنج بوو بزانم بۆ دە پرسیاریش هەروای هیوادەی بەڵێ ئینشاڵڵا وەڵی ئەم مانەی ئەخیر لەبەرەوەی کە خۆم کاندیدم زۆر کاتمان زۆر کەمە بەڕاستی پێویستەکە زۆرترین شوێن بگەڕین. ئیتر بەعزێ جار لێمانە ڕوا بەڵام هەر بەدڵمە بەرنامەکانە دەست خۆش بێ بۆ بەرچەنە نوکتەیەکم پێەیە لەسەر بەرنامەی دەپرسیارەکەت نەمەزانی ئەمڕۆ بەڕاستی ئامادا بم لێرە بەڵام تقریبان چەند ڕۆژە لەمە پێش بە تەسەورەکەم لە فەیسبووک بوو یان بۆیان نردم وتیان بۆ ئەو کەسانی کە ئەڕۆنە بەرنمەکەی دەپرسیاری کاکڕەنج مەلزەمەکەی دەسەکەوێت لە بازارات بەڵام وەڵی پرسیارەکان واژ نین بەڵام زۆربەتان لەبەرەوەی کە ئەڵێن ئەچین شەڕی دەستورەکەینەوەوانە بۆ هەر بربژێرێک دوو پرسیار یا پرسیارێکی دەستوریەکەم
بەڵام تۆ لەبەری لە بواری تەندروستیە پسپۆڕیت هەیە ینی بە دیاریکراوی پرسیارم نەبوو لەسەر مەسلەی دەستوری لە اختصاسەکەی خۆتا بەڵام هەر پرسیاری ئەوە شەلەیەکەم لەسەر دوو پرسیار خۆتە زانی مەسلەی عێراق لەسەر هەندێک ڕێباز و ئایدیای سیاسی و لەسەر دەستی هەندێک ئەحزاب و قواری سیاسی نەهامەتێکی زۆر زۆری دیوە بۆی ئەمێ پرسیاری ئەو لێ بکەم کە مادەکە ئەگەر بزانی باشتر بەڵام بەپێی مادەی چەندی دەستوری عێراق و بە چ هۆکارێک قوارە و هێزێکی سیاسی و ڕێبازێک قەدەغا کرێ لە عێراق عنی مەجای کاری سیاسی پێنایرە بۆی ئەو وەیلەی کە لە ڕابردووە دروست بوو جارێکی تر دووبارە نەبێتەوە ئێمە بەپێ تۆزە سەعیم کردووە بەڵام بەپێی ئەو ئەگەر بەتەواوی لێت تێبگەم بڵین ئەو حیزبانەیان ئەو کەسانی کە بیانەوێ ئاژاوە بنێنەوە وەکو ئەگەر تەسەوڕکەم وات قەزدوێ ئێمە مادەیەکمان هەیە لە دەستوری عێراقا مادەی حەوت بە تەسەوری من کە باسی ئەوەکە ئەگەر قەدەغەکردنی ئەو بڵین ئەو حیزبانیان ئەو لایەنانەی کە ئەیانەوێ کێشە دروستکەن یان بڵین بیانەوێ هاوسەنگی نێوان حیزبەکان تێکدەن یا میلەت تووشی کارە سات بکەن بێگومان طبعاً وەڵامەکەت ڕاستە دکتۆر ئەژڵەی سعید کردووە دیارە وەڵامەکەت ڕاستە ینی فعلا مادە دەستوریەکەش مادەی حەوتە هەر قوارە و ڕێبازێک ینی بە دەقیقی دەستور طبعاً ئەمەیە وەکو خۆی بیڵێم بڵین هەر قوارە و ڕێبازێک بەپێی ئەو مادە حەوتی کە جەنابەت فەرمووت پەیڕەوی ڕەگەسپەرستی تیرۆر تەکفیر یا پاکتاوکردنی تایفی بکە و زمینە سازی بکە بۆ ئەم حاڵەتانە ئەوە یعنی قەدەغە دەکرێت لە عێراقا کەواتە وەڵامەکەت فعلا زۆر ڕاستە بەڵام پرسیارێکی گشتی ترم هەیە زۆر جار خۆت ئەبینیت لە بانگەشەکانی هەڵبژاردنە بەداخەوە کە کاری نەشیاوە کرێ بەداخەوە کە دەنگی مۆبایل قەدەغا کرێت دەستکاریە کرێت وەڵحاصل بۆ دژایەتیکردنی حیزبەکان و بۆ لێدان لە هەندێک کاندیدەکان بۆیە ئەمەوێ پرسیاریەوەت لێ بکەم بە شێوەیەک و لە کام مادەی دەستوری عێراقدا باسی چاودێریکردنی تەلەفۆن و ئیمەیلی خەڵک کراوە و ڕێگەی پێ نەدراوە ئەمە پرەنسیپێکی گشتیە تەسەوڕەکەم لە وەڵاهی ئێستا بڵین وەکەوەی کە ئێستا ئێمەش باسەکرێ هەموو کاتێک ئەوانە بەڕاستی قەدەغێ و ئەبێ قەدەغەش بێت چکە وەکۆزانین ئێمە ئەو کاندیدانەی لە هەر لیستێکە دابەزی بن و کە ئێستا بانگەشەی خۆیان بکەن لەم کاتەدا زۆر لە کاتێکی هەستیاردان زۆر هیلاکن بە ئیش و کارەکانیانەوە ئەشیانەوێ زۆرترین خەڵک وا لێ بکەن ئەو مافی خۆیان بەکاربێنن ئەویش مافی دەنگدانە ئیتر بۆ هەر حیزب و بۆ هەر لایەنێکی سیاسی تەرکیز لەسەر مادە و محتەوای مادەوەڵ ئەوەی مادی پێشوش تەحزیرەکەم زیاتریش لەسەرەوە بوو لەبەرەوەی ئێمە لە شەڕی داعشا زۆر جار بینیمان بڵین ئەو گروپانەی کە وایان کرد کە ئاژاوە بنێنەوە لە ناو عێراق ئینشەڵڵا ئەگەر سەرکەوتی بۆ پەرلەمانی عێراق دەستور بە باشی هەزم بکەیت چونکە خۆت لە سیڤەکەشتا و لە بانگەشەکانیشتا باسی شەڕی دەستورەکەی بۆ کورد بێگومان ئەوە وەکوە ئێمە حەزەکەم شتێک بڵێمە وەکوە تەلەبە ئەبێ بخوێنێ بۆی لە ئاخیری ساڵە ئیمتیحانەکانی بدایتر ئینشەڵڵا ئەگەر چوینە بەغدا ئەکید لەو کاتەدا ئەبێ هەموو ئەو مادانە بزانین کە لە دەستورە دیارە ئەو وەڵامەکەشیەوەیە کە بەپێی مادەی چلی دەستوری عێراقیەکان ئازادی پەیوەندیکردنیان هەیە بە نامەی پۆستی بە بروسکە تەلەفۆن و ئیمەیل و ڕێگاکانی دیکە و نابێت چاودێریان بخرێتە سەر و گویان لێ بگرێت و ئاشکرا بکرێن تەنیا بەپێی پێداویستی و بە فەرمانی دادوەر و دادگاکان نەبێ بەخێر بەی سەر چاوەکانم دەست خۆش بە وەڵامە یەکەمت کە فعلەن وەڵامەکەت تەواو بوو اینجا با بینە سەر مەسەلەی معنەویاتی ئێوە و یەکەتی نیشتیمانی کوردستان تەسەوڕەکەی لە دوای پارتی لە هەولێرە ئێوە زۆرترین کورسی بێن و ببنە حیزبی دووەم یان تەمۆحتان زیاتریشە بەڵام دوای ناوبڕێک وەڵام بیتەوە سپاسە دەکەم بنەرانی بەڕێز ئەگەڕینەوە ئەمڕۆمێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم بیرم چوو کات تکایە ئاوم پێ بدەن ئەمڕۆ هەلام کرد ئامادەیە دوو حاز لە کاکە
ئاکشن ئەمڕۆ موێ باسی دیبابەتێ کات زۆر تاخیر بوو بە شەو چوار کات چواردە واو دێلاڤێ تامی چەند خۆشە لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەماتوە و 9 جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ دێلاڤێ خۆشاوی ژین ئیتر قسە ناچێت دەگیرفانەوە ئەم وڵاتە پێویستی بە کردارە من ئیتر بڕوان بە قسە نەماوە کردار شەڕ کردار شەرتە کردار شەرتە کردار شەرتە من ئیتر بڕوان بە قسە نەماوە کوردستان پێویستی بە کردارە دایم وتومە کردار شەرتە ئەوان تەنها قسەیان کرد ئێمە بە کردار سەلماندمان بۆ ژیان و ئاوەدانی دەنگ دەدەین بە هاوپەیمانی باشی باریامون بو سرکفتنه کردستان پێدیب سەرکردایەکی پشیانە گۆ بشێت ئارمانجا دەست خوبە بینیم ئەس پارتیمە بزنس کلاس تەنانەت ئەگە لە باشترین و ئاسوودەترین شوێنی دنیاش کار بکەن یادی خێزانەکەتان هەمیشە لە دڵدایە. خێزانیانی هەڵبژاردننی جوانی و هێمنی بۆ خۆشەویستەکان و کەسوکارت. ئەگەر دەتانەوێت هێمنی و جوانی بۆ خێزانەکەتان بەخەڵات ببەن سەردانی پلازای سەدەف بکەن. سەدەف تەنیا فرۆشکانیە بەڵکو وەکو میوانداریەک وایە بۆ هێمنی خێزان و جوانی خانووەکانتان. باشترین کوالەتی شوویکی بێوێنە لە سەدەف. سەدەف لە بەرگەگرتن بێوێنەیە لە جوانیش وەک مرواری. بەیانیان لە چایخانە چای جیهان، لەسەر کار چای جیهان، لە کافتریا بە بێدەنگی، لەگەڵ یار بە بێیار چای جیهان، لە ماوە دۆستان لە زەماوەندیش چای جیهان، بە ڕۆژ و بە شەو چا لە دوای چا لە دوای چا چای جیهان چایەکی تایبەت بۆ هەمووان. لەگەڵ LG ڕێگەکەت کە بە چیرۆک با کڕینی مۆبایلێکی LG بەشدار دەبیت لە هەلی بردنەوەی ئۆتۆمبیلێکی مۆدێل 2010 و چەندین خەڵاتی تر. ئەسێ تاکە بریکاری مۆبایلی LG لە عێراق. بەڵە بەڕزان دووبارە سڵاوتان لەبێ بەردەوام لەگەڵتان لە هەولێرەوە لەگەڵ کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان دکتۆر کەنار فازل هیدایەت. پرسیاری ئەوم لێ کرد ئایا چاوەڕوانەکانیان چییە بە بۆچوونی خات و کەنار. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای پارتی لە هەولێر دەبێ بە لیستی دووەم یا چاوەڕوانیتان چییە؟ زیاتریشە لەوە؟ یەکەم شت ئێمە ئەچین بۆ ئێمە بەڕێوڕێوین بۆ 12 مانگ کە هەڵبژاردنەکانە بێ
وەکو لایەنێکە چینە سەرەوە تەسەوڕ ناکەم بەو نەوعەش ناکە ئێمە بڵێن نەبین بە دووەم وا ئەڕۆین بە گەشتبینی کە زۆرترین دەنگ بێنین و بە هیوای ئەوەی لەبەرەوەی ئێمە لەم 4 ساڵەی پێشوودا کە لە کاتێکی سەختدا ژیاین وەکو هەرێمی کوردستان کە شەڕی داعشمان توش بوو بەڵام پێشمەرگەکانمان بە تایبەتی پێشمەرگەی یەکێتی باشترین شەڕی کرد بۆ بەرگری لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆرترین شەهیدیدا باشترین خزمەت یەکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی مەسەڵەن هەندێک کەس قەنەعاتی وایە ئێستا دکتۆر بە تەنیا باگراوند و شانازی شاخ و ئەوانە گرنگ نییە بۆ هەندێک حیزبی مێژووی چونکە خۆتە زانی ئێستا هەندە منافەسەکە بەریەککەوتنەکە کێبڕکێکە لەسەر دەنگ و پەیام پرژێنەکە لە کوردستانە لەلایەن حیزبەکانەوە زۆرتر بووە هەنێک کەس مەسەڵەن وا تەحلیلەکە کە ئەم جارە لیستەکان کاریگەریانە بێ لە سەرێکەتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی بەڕای تۆ لیستەکەی دکتۆر بەرهەم ساڵح کاریگەری لەسەر دەنگەکانی ئێوە دەبێت لە هەولێر بەڕای من ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمانمان بە دیموکراسیەت هەیە و پێمان باشە هەرچێک ئێوە بە حیزبێکی تازە بەیان بە لیستێکی تازە دابەزێت ئەوە فراوانە خەڵک خۆی ئەتوانێت بڕیاردا بەڵام وەکو خۆمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نەخێر بە منافیسی نبینین لەبەرەوەی ئێمە ئەزمونمان زۆرترە بەتایبەت لە هەولێر پێ دوایە دەنگەکانتان نابا لی نابات من بە تەسەوری من هی یەکێتی نیشتیمانی کوردستان نابا لەبەرەوەی جەماوەری یەکێتی ئەوێت لەبەرەوەی شەهیدی داوە ئەو خاوەن بڵین کە سوکاری شەهیدان ناچن ئێستا ڕای خۆیان بگۆڕن بۆ هەر لیست و لایەنێکی کە چەندەها ساڵە بڵین ئەم هەموو شەهیدەمان داوە ئەو هەموو شەڕەمان کردووە بە تەسەوری من ئەو کەسان نین بەڵام وەکو وتمان خەڵکی خۆڵەمێشی هەیە کە هێشتا یەکلانە بۆ تۆ دەنگ بەچێدا لەوانەیە باسی بەردەوام ڕاستەکەی بەردەوام ناوچەی خۆڵەمێشی هەیە بەڵام بە پێچەوانەکەەوە باسی بکەین لە دوایی دروستبوونی بزوتنەوەی گۆڕان و بەشداریکردنی لە هەڵبژاردنەکاندا زۆر دەنگی یەکێتیان برد وەنیە؟ پێ دوایە هیچ دەنگێکی بزوتنەوەی گۆڕان لە هەولێر ئەمجارە ئەگەڕێتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان بۆ سیفەتەی کە لە هەولێری بۆیە پرسیاری هەولێرت لێ یەکەم بێگومان لەبەرەوەی ئێمە ئەزمونونەکانمان بینی ئێمە زۆر حیزب و لایەنی کە هەیە کە بۆ بانگەشەی هەڵبژاردن بە تایبەتی زۆر دروشمی جوان و زۆر دروشمی پۆزیتیڤ بڵین بۆ هاوڵاتیانی هەرێم بە تایبەتی ئەخەنە سەر شاشەکان بەڵام ئایا کە دەیتە ئەرزی واقع تا چەند ئێمە لە ناوچەیەکی کێشەین ئێمە دراوسەکانمان وڵاتانن کە نایڵن وەکو کورد بەڕاستی زۆر ڕێگریمان لێ ئەەکەن ئێمە ئەبێ ئەوە بزانین چی واکە دەنگی گۆڕان بێتەوە بۆ یەکێتی کە ئەڵەی بێگومان بە تەسەوری منە و 4 ساڵە ئەزمونێکی باش بۆ کە زانیان کە هاتنە ناو حکوومەتیش و کە زۆر بەڵێنیاندا بە خەڵکی کە ئەتوانن چی بکەن و هەتا ئێستاشەوە بینیمان بەڵام ئەوان ئەڵێن ئێمە شەڕی بەڵێنەکانمان کرد ئەوە حیزبەکەی دکتۆر کەنار و پارتی دیموکراتی کوردستان بوونەی هێڵا بەرنامەکانمان جێبەجێ بکەن حیزبەکەی من وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کاتێ هەوڵی ئەوەی داوە هاوسەنگی بینی ئەو پارتانە بکە ئەگەر یەکێتیش نەبووە بە تەسەوری من پارتی لەگەڵ گۆڕانە هەر ڕێناکەوت لەبەرەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان من زۆر گەشتبینم کە ئەم جارە پارتی لەگەڵ گۆڕان ڕێنەدەکەو یا گۆڕان لەگەڵ پارتی ڕێنەدەکەو دوو پارتی جیازن بۆ پێکهێنانی حکوومەت ئەگەر بڵین بۆی حکوومەتەکە پێک بەهاتایە پێویست بوو کە ئەو لایەنانی تێدا بواە و ئەگەر یەکێتی نەبووە بە تەسەوری من هاوسەنگیەکە نەدەبوو زۆر باشە خۆت پسپۆڕی بواری تەندروستیت و لە دەرەوە ژیاوی پێم وا بێر لە دەرەوەش خوێندوتەوە نیە بەڵێ لە دەرەوە خوێند زۆر باشە پێت وایە دەبێت لەو خولەی پەرلەمانی عێراقا سیستمی بڵین بیمەی تەندروستی لەلایەن حکوومەتەوە بۆ عێراقیەکان دابین بکرێ چونکە لە هەندێک بەرنامەیە ئەدبینم باسی ئەماکەی کە لە ئەولەویەتەکانی تۆ ئەبێ لە کارنامەی شخصی خۆت و پێم وابێ حیزبەکەشت ئاماژەی پێ کردووە حکوومەت ناتوانێت چارەسەر بۆ زۆر نەخۆشی دروست بکە و ڕێژەی هەژاری زۆر بەرز بۆتەوە لە خوار لە 121ەوەیە یعنی تێش پەڕیوە لەمە ینی تۆ چی ئەەکەی بۆ بیمەی تەندروستی ئێمە لایەنێکی زۆر گرنگ هەیە کە بەڕاستی پێویستە کە ئێمە باەخێکی زۆری پێ بدەین ئەویش تەندروستیە لەبەرەوەی تەندروستی هەموو هاوڵاتیان ئەگرێتەوە لە ڕۆژی لە دایکبوونیانەوە هەتا و ڕۆژەی کە ئیترژیان تەواو بێت لەبەرەوە ئێمە زۆر پێویستە لایەنی تەندروستی ئەمنی قەومیە کە
پێشێک بچی بۆ هەر وڵاتێک کە فیزەی شنگن داواکەی یەکەم شت لێت داواکە ئایا بیمەی تەندروستی ئەو وڵاتت پێ یان نا لەبەرەوە ئەجینا نایڵێ هەر بچیتە وڵاتەکەی بۆیە لە وڵاتی ئێمە زۆر پێویستە ئێمە لەو چەند ساڵێک کە لە 2013 من ئەزمونم هەیە لە وەکو خۆم کە ئیشم کردووە لە وەزارەتی تەندروستی خزمەتگوزارێکی زۆر پێشکەشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کراوە بگرە زۆر زیاتریش و زۆریش پێشکەشی ئەو خەڵکانە کراوە کە لە دەرەوەی ئەو شارانی هەرێمی کوردستان دێن و بۆ هەرێم کە خزمەتگوزاریان پێشکەشەکرێ بەڵام ئەوەی کە لە بوجە ئاماژەی پێکراوە و کە لە بەرگەکانی 31 بە تایبەتی لە دەستوری عێراقی باسی ئەوە کاکە هەموو هاوڵاتیەک مافی خزمەتگوزاری تەندروستی هەیە بە هەموو شێوێک و بە تایبەتی ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن هەمووی ئەبێ بتوانرێ خزمەتگوزاری بگات پێی ئێمە وەکو هەرێمی کوردستان هەموو کاتە پێمان وتراوە 17 بوجەمان بۆ تەرخان کراوە بەڵام ئەمەوێ ئاماژە بەوە بدەم ئێمە پێش شەڕی داعشیش قەت 17مان بۆ تەرخان نەکراوە بوجەی تەندروستی نابێ بە شێوەی ئەوە بێ بڵین 17 بۆ هەرێمە نەخێر بە پێی پێویستی ئەبێ هەرێم بوجەی تەندروستی وەرگێ فعلا من یەکێک لە پرسیارەکانم ئەوە بوو یعنی تۆ تەجروبەی ئیشکردنت هەیە لەگەڵ وەزارەتی تەندروستیشا یعنی حتا لە پێشووتریش لە ئاشتیەکەشا لە ساحەڤەدابین نەکراوە نەخێر يعني قەت بەشە بودجە بەشی نەکردووە بەردەوام دەرمانە کڕێ حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان ئەو 17 کە بەغدا بەناوە دایناوە و بینێرێ بۆ هەرێمی کوردستان و کە قەت 17 نەبووە تەنها 45 لە سەدای پێداویستیەکانی هەرێمی کوردستانی فترێکەوەشیان کرد بە کارتی سیاسی دکتۆر وە نەبوو ئەوشیان بڕی بە تایبەت دەرمانی سەرەتان و شت بێگوم ئەوە بەڕاستی باش و ئاماژت پێدا ئێمە لە هەرێمی کوردستان نەخۆشی سەرەتانی سندوقی سەرەتانی هەیە کە پارەکانیان بۆ ئەدا بەڵام حەزەکەم یەکشت بڵێم نزیکەی 60 لە سەتای ئەو نەخۆشانەی کە لە خەستەخانەکانی هەرێمی کوردستان لەو سێ خەستەخان لەو سێ شاران کە تایبەتن بە نەخۆشی سەرەتانی 60یان عەرەبە و یان هاوڵاتیانی شارەکانی دەرەوەی هەرێمی کوردستانن کە ئێمە ئەوان سەیرەکەین وەکو هاوڵاتیانی خۆمان و هەموو دەرمان و پێداویستێکی پزیشکی بەلاژ وەرەگرن پێویستی ئەکرد و پێویستیش ئەکا بەغدا ڕەچاوی ئەو شتە بکە کەواتە چی ئەەکەی سبەینە بۆ بیمەی تەندروستی چیەکەی چونکە باوەڕم پێ بکە دکتۆر یعنی ڕەنگە هەر خۆشە ڕۆبەڕووی ئەمە ببیتەوە مەسەڵەن ئێمەی میدیاکار شێت بووین هەر تووشی نەخۆشی نەفسی بووین مەسەڵەن خەڵکەیە گورچیلەی ئەبێ بگۆڕێ پارەی نییە خەڵکەیە مەسەڵەن تووشی ئەنوا ئۆشکال نەخۆشیە بێ ناتوانێت بڕوا بۆ ئەوروپا پارەی نییە یعنی سیستمی بیمەیەکێک لە ئەولەویات و پێویستی حتمیەکانی خەڵکە چی ئەکەن بۆی من کە خۆم کاندید کرد بەڕاستی یەکێک لەو خاڵانەی کە تەسەورم کریتر نابێ بەون شێوەیە بڕوات ئەویشەوەیە کە ئێمە تا ئێستا بیمەی تەندروستیمان نییە پێشتر سەیری بەرنامەکەی من تەکرد و خۆ دوتت خەفەت تەخوارد لەمە دوا ئیتر ئەبی بە کارکتەری ئەتوانی مەسەڵەن یاسا دابنی وەنیە بەڵێ ئێمە چەند شتێکی حەزەکەم بڵێم ئێستا وەکو دەرمان کە ئێستا وەکو خۆشم لە سندیکام و لەسەر دەرمانیش ئیشم کردو لە وەزارەتی تەندروستی ئێمە کێشەمان هەیە یاسامان هەیە زۆر کۆنن ئێستاش بەعزێ یاسا ڕەچاوکەن کە ساڵی 76 ناکرێت بە پێ ئەو دەرمانانەی کە لە جیهاندا هەیە بە تایبەتی ئێستا زۆر پێداویستی پزیشکیان زۆر دەرمان هەیە کە لەسەر بنەمای نانۆتەکنۆلۆژی ڕوا ئێمە هیچ قانونێکمان نیە لە وڵاتی ئێمە بتوانین بهێنینە ناو وڵات کەواتە سیستمی تەندروستی چ لە عێراق چ لە کوردستان سەر لەبەری پێویستی بە ریفۆرمێکی ڕیشەی هەیە بێگومان چونکە ئەگەر ئێمە لە بەغدا چاچینەکەین لە کوردستان ناتوانین ئەگەر لە کوردستان چاکیشیکەین لەبەرەوەی ئێمە پابندین بە دەستوری عێراقی ناکرێت لەوانەیە کە بە نیۆنیۆچڵیش بێ بە کەڵکی کەس نایە و بیمەی تەندروستی پێویستە لە بەغداوە بێ لەبەرەوەی موچەکانیشمان هەر لە بەغداوە دەبێ بنێردرێ لەبە پێویستە ئەم جارە وەکو وتمان پێشتر ئێمە وایە کەرتی حکومیمان هەیە هاوڵاتیان بۆیان هەیە بە بارێکی زۆر کەم چارەسەر بکرێن یان دەرمان پێداویستی وەرگرن بەڵام وەکو ئێستا ئاماژەمان پێدا لێ ڕازیت لە سیستمی تەندروستی لە سیستمی چارەسەر لە کواڵەتی دەرمان لە کوردستان بە پێی زۆری ئەو هەموو هاوڵاتیانی کە ئێمە هەمانە و ئەو بودجەی کە ئەنێردرێ لەوێ و ئەو 17 کە 17 نیە نەخێر لەبەرەوە پێویستمانە بەڕاستی خزمەتگوزاریی زۆر بەس لەوانەیە ڕەخنەت لە حکوومەتی هەرێمی شەیە لەم بوارەیە من بەڕای من ئەبوایە ئێمە پێداگریمان کردا لەسەر ئەو مافانەی کە لە بواری تەندروستی هەمانە وەرمان نەگرتووە تا ئێستا ئەبوایە ئێمە چۆن نزیکەی 2 ملیۆن ئاوارە سەرزانشتی هاوڕەکانی خۆشتەکەی کە بوو زیاتریشیان کردایە لە هەموو حزبەکان پەرلەمانتارەکان لە بواری تەندروستی هەستەکەم کەم تەرخەمی هەبوو بێر ئەسڵەن نازام نوێنەرانی بواری تەندروستی تا چەند
داکۆچیان لەسەر و مافانە کردو بەڕاستی چونکە ئەوە ئێستا من وەکو خۆم کە خۆم هەڵبژار بە تایبەتی لەسەر بواری تەندروستی بووە ئێمە ناکرێتە سەرۆکی تەندروستی کورد بوو لە پەرلەمانی عراق کەواتە ئەبوو کاری زیاتریان کردا بەڕای دکتۆر کەنار بەڕای من هەروەکو حکومەتی هێرێمیش و هەموو حیزبەکانە وایە پێداگری لەسەر بواری ڕەنگە ئێستا ئەوگەر ئەوان لێرە بوونا بڵێن دکتۆر وەکو تۆ حەماسەتمان هەبوو کە چوینە ئەوێ ئەمانیست کار بکەین بەڵام خۆتە زانی پەرلەمان یاسای زۆرینە و کەمینە ینی مەسەلەی نیسابی قانونی بۆ ئەوەی کە پرۆژێک بکەی بە بڕیار و بە قانون باشە ئێوە چی ئەکەن بۆ ئەوەی کە چ ڕێگایەک پێشنیارەکەی بۆ ئەوەی کە بتانی کۆدەنگی دروست بکەی بۆ ئەوەی کە ئایدیاکانە جێبەجێ بکەیت ئەمەوێ ئەو ئەزمونەی کە ئێستا لەو 4 ساڵی پێشوە هەم بووە کۆەوەی کە ئێمە شەڕی داعشمان کرد من بەرپرسی وەرگرتنی ئەو دەرمان و پێداویستە پزیشکانە بووم کە لە دەرەوەی وڵات دەنێردران لە کاتی تەواڕێ بڵین لە کاتی شەڕی داعش بۆ برینداران و بۆ نەخۆش و بۆ بڵین بەتایبەتی بۆ بەرەکانی جەنگ بینیمان ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە ئێمە لە بواری تەندروستی هەمومان ئەمە وەکو جارێککە ژێڵەمەوە ئەمنی قەومیە بەبێت تەندروستی ئەمە شتێکی کە ناخرازانم بەس پرسیارەکەی منەوە بوو خۆتە زانی کە کورد ناتوانێت بە تەنیا بە دەنگەکانی خۆی هیچ بڕیارێک پەسەند بکات یان ڕەتی بکاتەوە چیەکەن بۆی بتوان کە ڕێگا لەم هەموو پێشێلکاریە بگرن کە خۆت باست کرد لە مەسلەی بودجا لە مەسلەی ڕێژەی دەرمان لە مەسلەی بەرژەوەندیەکانی کورد لە ڕێژەی لە ساحەڤەی پێویستیەکانی تەندروستی خۆ بە تەنیا دەرمان نییە زۆر شتی تری زۆر شتیکەیە بێگومان لە بڵین ئێستا وەکو وتمان ئێمە یەکەم شت ئەبێ ئەم بڵین هەرێمی کوردستان نوێنەرانی هەرێمی کوردستان ئەبێ کۆدەنگ بن لەسەر ئەوەی کە ئەم بوارێکی زۆر گرنگە ئێمە بینیمان ئەگەر لە پڕ عێراق لە خۆیەوە قەرارێک داوکە تۆزێک لەمە پێش ئاماژەت پێدا وڵایتر دەرمان نانێرم کاشتی وا هەیە ئێمە خۆمان لە ژێر دەستوری عێراقیدا ناکرێ نەخۆشیێک لە هەرێمی کوردستان بڵاو بێتەوە بێگومانە ڕوا بۆ عێراقش بۆ شارەکانی کە لەبەرەوە تەندروستی ئێمە هەموو عێراق پابەندین بەوەی کەرتی تەندروستی پێش بخەین و بیمەی تەندروستی پێویستەکان لە بەغداوە دابدرێ بۆی بتوانین لە هەرێمی کوردستانیش جێبەجێ بکەین چی مهمە بۆ کاندید مەسەڵەن بۆ نمونە پرسیاری ئەوم لە کردی ئێمە بە زۆرینە و کەمینە ناتوانین بڕیار بدەین یا ڕەت بکەینەوە یا شتێکی وا بکەین تۆ چ میکانیزمێک پیادە ئەکەی یا پێشنیار دەکەی بۆ ئەوەی کە بتوانن لانی کەم چ شتێک ئەتوانێت تەعویزی کەمی ڕێژەی دەنگەکانت بۆ بکاتەوە مەسەڵەن دیبلۆماسیەتە مەسەڵەن قسە خۆشیە مەسەڵەن چ شتێکە ینی ئەتیلافە مەسەڵەن چییە؟ هەمووی ئەگرێتەوە لەبەرەوەی کە خۆم ئەزمونم هەیە لەسەر پەیوەندیە گشتیەکان جۆک لە وەزارەتی تەندروستی بینی ومانە وڵاتانی دنیا کە باسی تەندروستیەکەی زۆر بە ڕەحابەت سەدرەوە ئەو تەندروستی لایەن زۆر گرینگە کاتێک کە ئەتەوێ باسی ئەوە بکەی ئەمانوێ سیستەمەکەمان ئەپدەیت بکەین هەموو کاتێ حانی تۆ پێ دوایە لەبەر بڵین جاذبیەتی ئایدیاکانت تأسیری هەیە لەسەر ئەوەی کە لە عێراقیەکانیشی عجابیان پێ هەبێ و ببن بە هاو دەنگت چونکە خۆ نەخۆشی بەس کورد نەخۆش ناکە عەرەبیش نەخۆشەکە ینی یەک شتی هاوبەش هەیە لە بینی کورد و شیعە و سوننە ئەویش نەخۆشیە بەڵام نە ئەوە پێویستی تەندروستی من بەلامەوە سەیرە هەتا ئێستا چۆن بەو دەرەجەیە پشتگوێ خراوە یعنی ئێمە پرسە سیاسیەکان و پرسی زۆر شتی کەمان باس کردو من باسی هەرێمی کوردستان ناکەم باسی پەرلەمانی عێراق بە گشتی ئەەکەم چۆن پرسی تەندروستی ئەو باخی پێ نەدراوە کە ئەبوایە بدرێت چۆنە بێ عێراق تا ئێستا بیمەی تەندروستی نەبێ چەند وڵات هەیە لە دنیادا نەبێ باشە مەسەڵەن تۆ وەکو لە هەولێر ڕێدایک بوویانە بەڵێ لە چ گەڕێکە ڕاستی کە پێڵێن حی عەدلی کۆن حی عەدلی کۆن لە ڕاستی تازە باشە مەسەڵەن چی ئەڵێ ئەگەر دوو سێ ڕستە بڵێ بۆ نمونە من بۆچی دەنگ بە تۆ بدەم سبەینە لەبەرەوەی پێویستت بە کەرتی تەندروستیە بێ بێگومان بە ئەگەر هەر کەسێکیش بێیان لە ئایلەکەت بێیان مناڵ بێ هەمومان پێویستیمان پێ بێت لەبەرەوە زۆر پێویستە کە ئەمە ئیش لەسەر کەرتی تەندروستی بکەین و من خۆم بەڕاستی تۆ خۆ بە کاندیدی یەکێتیە زانیا خۆ بە کاندیدی خەڵکی کوردستان نەزانی من کاندیدی یەکێتیم بۆ خەڵکی هەرێمی کوردستان بنەمەوێ بڕیارە دا ڕازگۆبی لەگەڵ خەڵک ئەوە یەکەم شتە لە منە بە هیوای ئەوەی کە ئەو ئەزمونەش ببیستم و کە بزانم بێگومان خۆت پێشووتر سەیری بەرنامەکانمە کردووە بەرنامەی دەرمان و ئەوانە وەنیە هەمووی وەنیە یعنی تەسەورەکەی بۆ نمونە ئەوەی کە پێشووتر لە ماڵەوە خەفەتە لێ خوارد هەوڵبی ئەم جارە خۆ جێبەجێکی بۆی کورد لەو خەفەتە ڕزگاری بێ حەزەکەم شتێک پێ بڵێم ئەگەر متمانم پێکرا و
پێبەخشرا و ڕۆیشتم بۆ بەغدا حەزەکەم ئەو کاتانە هەموو کاتێ بمێنیتەوە ئەگەر محاسبە بوو بانگم کەی بزانە چ شتێکم کردو چۆنم کردووە ناوەکم محاسبە من حەدی بەڵام قەزدم بۆ فیدباکی ئەوێ فیدباکی ئەوێ بێگومان بۆی بزانین خەڵک ڕازیە لەوێ ڕازینە بەڵێ چکە ئیشی من وەکو پەرلەمانتار ئەگەر بچمە بەغدا ئەوە بێگومان بە من هەموو ئەو کەسانی کە بەرپرسن لەوەی کە تا ئێستا نەگەیشتۆتە و ئاستا ئەبێ بانگ بکرێنە پەرلەمان باشە لایەنە کوردیەکان هەمیشە دوای هەڵبژاردنەکان بۆ خۆتەزانی دواتر گفتوگویان لەگەڵ لایەنە عێراقیەکانە کرد تا ڕادەیەک بە کۆدەنگی بۆ مەسلەی وەرگرتنی استحقاقاتی کورد لە پۆستەکان بەڵام ئەم جارە تەسەورەکەی لایەنەکان بە کۆدەنگی مفاتەحەی لایەنە براوەکانی عێراق بکەن یا ماڵی کورد پەرتەوازەیە نابێ پەرتەوازە چانسی نەما لای ئێمە ئەگەر ئێمە بەیەک دەنگ نەڕۆین هیچ شتێ بەدەست نایەنین کەواتە چی بکەین بۆ ئەوەی کە پەرتەوازە نەبین لانی کەم دوای هەڵبژاردنەکان حیزبەکان بەیەکەوە بڕیار بن لە چارە نووسی کورد بەیەکەوە بزانن کورد چی پێویستە لە پۆستەکان و داوای بکەن ئەوەی کە استحقاقی قەومی و انتخابی کوردە ئێستا هەتا هەڵبژاردنەکان با بەلایانی جیاواز چوینەتە هەڵبژاردنەکان بەڵام کاتێک کە نوێنەران هەڵە بژێردێن لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەبێ بەیەکەوە ئەجندەکانی خۆیان بەنە بەغدا و پێکەوە داوای ئیستحقاقەکانی خۆیان بکەن لە هەموو بوارەکان کە پێویست دەکات چکە ئەوستا ئەتوانین پێداگری لەسەرەوە بکەین کە هەرێمی کوردستان پێویستی بەوانەیە ئێمە ئەزمونێکی زۆر باشمان هەیە ئێمە نابێت لە هەڵە کۆنەکانمان هیچ فێر نەبین و بە هەمان شێوە ئیشکەینەوە وتت ڕازگۆبی لەگەڵ خەڵگۆنە بەڵێ معجیبی شێوازی بانگەشەی کام حیزبی کوردستانی تەنانەت ئەگەر کێبڕکێکاری حیزبەکەشت بێت من هەر یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مەسەلەن چی جیاوازە لە ساڵانی لەبەرەوەی ئەمە ڕاستیە ئێمە پێشمەرگەی ئازامان هەن ئەوە ڕاستیە کە شێوازی بانگەشە بەرنامەی بانگەشە چۆنەتی ئستعراز چۆنەتی دەرکەوتن هی کام حیزبەکان جوانە من بە تەسەوری خۆم یەکێتی نیشتیمانی کوردستان دوای یەکێتی هیچ حیزبێکە لا جوانە من هەر زۆر باشە فەرموو ئەگەر پرسیارێکتان هەیە فەرموو هەرچەنە بینەرانی بەڕێز بەڕاستی بڕیارم ما هەر کاندیدەکەێنم بۆ ئێرە لایەنگیری کاندیدەکە بێنم بۆ ئێرە باوەڕم پێ بکەن حاڵێکم هەبوو هەتا دوانزەی شەو من خەریکی سڵح و سڵحکاری بوو یعنی قەیچێکە با ئەزانم لەگەڵ دکتۆران و هەمووتانێکێتین بەڵام خۆلعینەن کاتە ئەم هەڵبژاردنەی عێراق و ئەمانە چەند لێ بەرگری لە مافەکانی کورد بکەن پرسیارتان نییە بۆی قسەتان نییە دەستخۆشی لە دکتۆرە کەنار دەکەم بەڕاستی دکتۆرە کەنار پێویستی نە بە پلێ نە بە ئیمتیازاتە چکە من لە نزیکەوە دەیناسم لە تارەوگە گەڕاوەتەوە ئیشی بە هیچیش نییە بە زۆندە داواکاریم هەیە ئەگەر چوونە پەرلەمانی عێراق من وەکو کادرێ چێشێتی و کوڕەشەی دەچێشێتی ئەو داواکارە لێ دەکەم ڕەنگەکان وەلانێن هەمووتان بەیەک تیم بڕۆنە بەغدا چونکە من پێشبینی دەکەم وەکو کادرێکی سادەی یەکێتی لە 2 ساڵی داهاتوو دەستوری عێراق هەموار دەکرێتەوە و مافەقەت دەستوریەکانی کورد هەموو وەلاوە دەدرێ هیوادارم هەمووتان بەیەک ڕنگ بەس کوردبوون بزانن هەمووتان داکۆکی بکەن لەسەر مافەکانی گەلی کوردستان ئەوە کوڕی شەهیدە مەسەلەن جەرگی ئەسووتە مەسەلەن ئەڵێ لێرە چی ئەکەن مەسەلەن بەڵام با ئەم شەڕانە مەبە نەبەغدا داواکاریەکەی بە منطقی زانی بەڵێ ئێمە بێگومان بە ئێمە وەکو تیمی کورد ئەگەر کە ئەڕۆین بۆ ئەگەر منی شێچێک بم لەو کەسانەی کە بڕۆن خۆت تەسەورەکەی یەکێکە بیلەوانە دەنگ زۆر هیوادارم خۆمم زۆر هیلا کردووە بە هیوای ئەوەی کە بۆ بانگەشە خۆت هیلاکرەیە پێشتر خۆت هیلاک کردووە بۆ ئەوی بۆ کورد سەمەرەکەی بچنیتەوە بۆ ئەو پرۆگرامی کە ئێستا باسم کرد کە بواری تەندروستی من ئیشم تیا کردووە و گەشببینم بەوەی ئەگەر من بم کە ئەچمە بەغدا کە ئیشێکی زۆر باشی لەسەر بکەم لە کۆتاییدا قسە و چییە بۆ یەکێتیەکان کە ئێستا لە ڕووداوەوە ینی هەزاران ئەگەر نەژڵم ملیۆن چونکە شەی وە بۆ ملیۆن کەسیش سەیری ئەم پرۆگرامی کردووە بەڵام بۆ هەزاران کەس قسەت چییە؟ داواکارم لە هەموو دەنگدەرانی یەکێتی و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو هاوڵاتیان یەکەم شت مافی دەنگدانی خۆیان بەکاربێنن بۆیی ئەو مافەتان لێ نەڕوە دومیان کە لیستی 162 بۆ بەغدا زۆر پێویستە بۆ بەدیهێنانی دیموکراسیەت و ئازادی ڕادەربڕین
بۆ ڕەچاوکردن و بۆ باشتر پەیوەندی لەگەڵ بەغدا و نێودەوڵەتی و تەنها حیزبی سۆشیال دیموکراتە کە لەگەڵ وڵاتانی دنیاش کە پەیوەندێکی زۆر باشی هەیە و بۆی بەدەستێنانی مافەکانمان و پارێزگاری لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لیستی 162 زۆر پێویستە لە بەغدایە هەبێ بە تیمێکی زۆر بەهێز. دکتۆر کەنار زۆر سپاس بەخێربەی بە ئومێدی سەرکەوتنت زۆر سپاس ئێوەش بەخێر بن گەنجانی خۆشەوی زۆر سپاس دووبارە بەخێربێت سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ ڕێزت و بۆ پرۆگرامەکەشت.